بۆ بولبول شیعری عەبدوڵا گۆران. ئەی باڵداری ئێسک سووک، بولبولی دەنوو بچووک، باخچە بە باخچە ئەفڕی، وچانێکی لێ ئەگری، کام سەرچڵ دڵت گرتی، دەنگی لێ هەڵەبڕی، کام ئاوازە شیرینە، ڕووناکی و نەشئەی ژینە، بە چواردەوریا ئەپژێنی، دنیا پێ ئەکەنێنی. لەو گەرۆ پچکۆلانە، ئەم نەغمە بەرز و جوانە، چۆن دێتە دەر چۆن ئەڕژێ، واجانەسمێ هۆشەمژێ. یاو تۆ سقاڵە دڵە، چۆن ئەوەندە بەکوڵە، یا چۆن ئەو نەختە مێشکە، بۆ فەن بووە بە بێشکە. چۆن توخوا چۆن ئەی بولبول، ئەی باڵداری بەهرەزل، نە پەرید نە ئینسانی، نە قوتابی فەنانی، کام بەستە کام گۆرانی، سیحری ڕووتە ئەیزانی. منیش لای خۆم هەمیشە شیعرم کردووە بە پیشە، وەک تۆ، بەڵام ئەم و ئەو یەکەم ڕۆژە دووەم شەو، شیعری من کامیان چابێ، ئەمجا بێ فرمێسک نابێ، هەر خەمە و هەر هەناسە، یادە و ئەندێشە و تاسە. شیعری تۆ گژ نمونە، ئاوی سەرچاوەی ڕوونە، سەربەستە ڕوا و خوڕەی دێ، ئەمیان لەکوێ ئەو لەکوێ، ئەم شیرینی ئەو تاڵی، ئەم فەساحەت ئەو لاڵی، ئەمیان ئاوازەی شادی، ئەویان نوزەی بەربادی. بەڵام بولبول ئازایی، ئەوەیە نەبیبایی، بەم بەهرە و بەم هونەرە، ئەگەر یێزدانی گەورە لەو نیعمەتەی پێداوی، تۆزێکی نەک تەواوی. بەم شاعیرە هەژارە، ڕەوا بدیایە دیارە، منیش لە تۆ زیاتر، بەسەند کەر و جۆلێگر، سەری بۆ کەچە کردم، سوژدەیە برد وەک بردم. منیش دەروونم شاد بێ، ملم لە بند ئازاد بێ، دەور و پشتم گوڵزار بێ، عمرم یەکسەر بەهار بێ، بەڕەڵا بم باڵدار بم، دوور لە مەینەتی شار بم، پەرداخی ئاوم گوڵ بێ، جێی حەسانەوەم چڵ بێ، خواردنم جلو بەرگم، بە ئابڕووم خوێنی جەرگم، نەبێتە ماڵ لەسەرم، بێمنەت بێ و بێشەرم. دڵم ئەوەندە مەز بێ، گونجێ نەبێ کە پەس بێ، عەشقم وەک عەشقت پاک بێ، پڕ لە هیوا و ڕووناک بێ، ئەبەدی بێ و پڕجۆش بێ، ئەوەندەی هی تۆ خۆش بێ. منیش ئەی مەلی پیرۆز، بە یەک چریکەی پڕسۆز، بەستەی وات بۆ خوێنم، کە جوان جوان بلەرزێنم، ڕووی کام گۆم شین و مەنگە، کام درەخت شۆخ و شەنگە، کام شاخکە سەخت و بەرزە، بیخەمە بوومە لەرزە، کام ئاسمانە بێ بنە، ناقی پڕکەم لە شنە، یا کام دەریا زۆر قوڵە، بنی بخەمە جوڵە. بەڵام داخی داخانم، من مەل نیم و ئینسانم، لە دڵ لە مێشک یەزدان، بەخشیوێ بە ئینسان، چەشنێکی زۆر لای ڕەشبین، بۆ دنیای گیان دنیای ژین. ئێمە عومرمان تا سەر، ئەندێشەیە و دەردی سەر، ترسە و تاسەیە و پرسیار، یەک لە شوێن 100,000. بۆچی زاین، کەی چۆنەبرین، چیمان لێ دێ کە مردین، چی ڕاستە چی درۆیە، کام شت ئەنجام کام هۆیە، یان تەنانەت بۆچ ئەگرین، فرمێسک لە چاو بۆچ ئەسڕین. ئیتر لەم چەشنە پرسیار، یەک لە شوێن یەک بە قەتار،
ئەمیانیە خەمانەگرێ جوابی ئەممان پێنادرێ ئەوی تر دێتە پێشێ ورد ورد گیانمان ئەکێشێ ئەی بولبول هەژار خۆمان بێدەسەڵات پڕگومان بە دەشتی ژی ناوێڵین لەو جێگایی جێی دێڵین هەچکوێ ئەچین بیابانتر جێگای ترس و گومانتر ئەی وەستای بەستەی شیرین ئێمە هەتاکووە مرین یا ئەپرسین یا نەگرین ئیتر چلۆن بخوێنین وەک تۆ وەک گشت سەرخۆشیە پیاڵەی دڵخۆشی نۆشیە